پێشمەرگەکان ئەوان بەڕاستی حەزەکەن قسە بکەن لەم ڕۆژەیە ئەم کاتت باش تۆکو پێشمەرگەیەک هەستت چۆنە و چ پەیامێکت هەیە کە ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆم دیاری کراوە. سەرەتا بە خێڵاتنی کەناڵەکەتانەکەین ئێمە وەک ئەم هەموو برا پێشمەرگانە لەبەر ئەم هەتاوە ساوین و هیچ گوێشمان لێ نییە، بەڵام ڕفراندۆم ئێمە دەمێکە چاوەڕوانین. ئێمە وەک خەڵکی کەرکووک زۆر دەمێکە چاوەڕێ ئەو ئاواتە بووین کە بێتە دی شەڵا دێتە دیش و بەڵام ڕفراندۆم بە یەکە لایەنێک ناکرێ و بە دوو لایەن ناکرێ و ئەبێ هەمویان یەکدەنگ بن، بەڵام ئێمە ئەرکمان ئەو سنوورەیە کە بۆمان دیارەکەن ئیتر ئەوە ئەمێنێتەوە سەر سەرکردەکان ئەبێ یەکدەست و یەکدەنگ ئیشی بۆ بکەن و بە خێراتدان دەست خۆش بێت دێمە لای ئێوە ئەم کاتت باش بەڕێستان پەیامتان چییە لەسەر ڕیفراندۆم و سەر بەخۆی و چارەنووسی کورد کە ڕۆژی 25 نۆ دیاری کراوە بۆ ئەنجامدانی ڕفراندۆم. بەڕاستی من دەشخۆزی لە سەرکردەکانی کوردەکەم کە کەرکووک و ناوچە دابراوەکانیان خستە سەر بۆ ئەوی ڕیفراندۆم بکرێت. بەڕاستی ڕیفراندۆم بەبێ کەرکووک و ناوچە دابراوەکان هیچ مانایەکینەوە. ئێمە کەرکوژەکان زۆر خۆشحاڵین کە ئەو ڕیفراندۆمەش کەوتە سنووری ناوچە دابراوەکان و دەستخۆشیان لەکەین. ئێمە بە دڵ و بەجیان ئامادەین کە هەم دەنگ بدەین هەم پاراستنی خاکی کوردستانش لاستۆ بگرین. بەڕێستان قوربانت فەرمە دەستدان خۆش بێ دەستخۆشی لێدانەکەی من قوربانی ئێمە ئامادەی من بۆ سرۆنی کوردستان بۆ خاک کوردستان دەستخۆشی لێدانەکەین کاکە بەخێر خۆش بێ فەرمو و تۆ چی تێ فەرمو بەڕێز پێشکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەن ئێمە لە سەنگەری شەرەف و بەرگریدا هەزار سڵاو بۆ گیانی دایکی شەهیدان و بۆ سەرجەم شەهیدانی کوردستان دەستی دایکی شەهیدان لێ ڕماچەکەن. ئێمە پێیانەڵێن ئاواتەکانتان هاتە دی خێنی ڕۆڵەکانتان بە هەدەر نەڕۆی داوا لە سەرکردایەتی کوور دەکەین هەموو حیزبەکان بێنە ناو ئەم پرۆسەیەوە هەروەها داوا لەو چەند حیزب ئەکەین کە نهاتوێتە ناو ئەم پرۆسەیە. ئەمە نەبووە سەرۆکی هەرێمە نەبووە پەرلەمانە، ئەمە بۆ دیاریکردنی میلەتی کووردە بۆ چارەنووسی هەموو 40 ملیۆن کووردە. هیوادارین هەموو حیزبەکان بێنە ئەم پرۆسەیەوە. ئێمە لێرەشەوە بە دڵنیایی بە خەڵکی کوردستان و بە کەرکردین ئێمە هەتا دوات لۆپی خێنمان لێرە و دیفاعەکەین و ئەوانی خۆیان گەرم و کورگەن بۆ ئامادەکردنی ڕیفراندۆم. ئەم بە ڕێزە شوێرەگرم ئەم کاتت باش تۆ سپیامێکت هەیە. بە خێراتنی کەناڵەکەتانەکەم لە ڕاستیدا ڕۆژی 25 ئەیلولی 2017 هیچی کەمتر نییە لە ڕۆژەکانی بەرگری لە سەنگەری شەرەفەی و کەرامەتی میلەتی کورد. ڕۆژی 25 وەکو وایە ئەگەر بڕۆیتە دەنگدان و ئەو پرۆسە بەڕێوە بچێ بە بەڵێ دەنگ بدەیت وەکو وایە تۆ گەورەترین هێرشی دوژمنە تێکشکانێت لە برۆی پیرۆستترین ڕۆژ گەورەترین ڕۆژ لە لای من 25 نۆیە لەبەر ئەوەی چەندین ساڵە هێزی پێشمەرگەی کوردستان تەنها ئاواتی ئەم ڕۆژە بووە. چەندین شۆڕش لەسەر ئەم ڕۆژە تووشی نوشست بووە و دووبارە هەڵسانەوە شۆڕش دروست کراوەتەوە. بۆیە ئەڵێن 25 پیرۆزە لە هەموو گەلی کورد، پیرۆزە لە دایکی شەید و ڕۆڵە شەیدان. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ هەموو لایەکتان ماندوومان کردن. بەڵێ گوڵ باخە گەڕێمەوە وڵات ئەمە پەیامی ئەم برا ئەفسەر و پێشمەرگانە بوو کە ئەوان ئاماژە بۆ واکەن ینی ئەوان بە خوێن بەرگریان لە سنوورەکان کردووە ئەو خوێنەی کە ڕشتیانە لە پێنا و ئەنجامدانی ڕیفراندۆم و دیاریکردنی سنووری کوردستان بۆیە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی مێژووی ناو دەبن. زۆر سپاس هاوکارم هێمندەلەوە لە باشووری کەرکووکەوە لە سەنگەرەکانی پێشمەرگە لەگەڵم بووی. سپاس بۆ تۆ بۆ پێشمەرگانایش کە بۆ چوونی خوانیان بۆ کوردستان 24 لەسەر پرسی ڕفراندۆم دەربڕی.